شالەخان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. پێشەوەی باسی پەیوەندیەکانی بەغدا و هەرێم بکەین دەمویست باسی خۆپیشاندانی ئیرۆکە لە بەسرا بووە لە کاتێکە کە سەرۆکوەزیران سەردانی بەسرا دەکاتن. ئەمە نیشانەیەکە کە ئەرکەکانی کازمی قوسترە لەوەی ئێمە چاوەڕوانمان دەکرد. ئەوە نیشانەی شتێکی زۆر وازەحە لە عێراق و لە پرۆسی سیاسی بەغدا و محافەزە جنوبیەکان ئەوەیشە کە زۆر تێکەڵا بووە، زۆر بەراو خراپبوون دەچێت. لە کاتی کازمیە ئەو شتە دەست پێ نەکرد، یان لە کاتی عەبدولمەهدیشە دەست پێ نەکرد، کاتێکە لە نهایەتی ویلایەتی دووەمی مالکی ئەو شتانە دەست پێ کرد و هەر بەرەو گەورەبوون دەچێت. حالیان لەبەرەوەی ئەحزابی سیاسی خصوصاً ئەحزابی شیعەکان پرۆسەی دیموقراتی و سیاسی استعمال ناکەن، بەڵام خۆپیشاندانن استعمالەکەن، سلاح استعمالەکەن، میلیشیات استعمالەکەن، چی بەدەستیان بێ ڕووی بەڕووی حکومەت دەبێسن و ڕووی بەڕووی ئەو شتە ئەو خەڵکەکانە ئەو ئەحزابە سیاسیەکان و دژی ئەجندای ئەوانە. بەعزێ جار ئەجنداکانیان داخلیە، مجرد ئەحزابی سیاسیە و بین خۆیان سێراعەتی سیاسی دەکەن و زۆر جاریش قەراریان بەدەست خۆیان نییە و ئەجنداکانیان خارجیە. شالەخان لە کاتێکە کازمی دەست بەکار بوو هیوا هەبوو کە پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێم باش ببنەوە. ئێستا لە چه ئاستێکان ئەو پەیوەندیانە؟ خۆی پەیوەندەکانی بەغدا و هەولێر، هەرێمی کوردستان و بەغدا بە یەک شخصێک تەواو نابوو و بعلاقاتی شخصی چاک نابێ. ڕاستە کاظمی تاریخێکی باشی هەیە لەگەڵ کوردە و برادر مجموعەی قیادی کوردە، لكن قراری بەغدا بشکل عام وەکووا باسمان کرد لە پرسیاری پێشەوەتە، قراری بەغدا بە ڕئیسی ویزەرا نییە، بە دوو حزب و بە سێ حزب نییە، بە ئەجندای داخلی و خارجی نییە، بە هەموو شتێکە بەیەکەوە. کاظمی حتا ئێستا گەر بیگەیەتە مفاوضاتی زۆر بەقەوەت لەگەڵ هەرێمی کوردستان، ئاخرن قراری ناتوانێت بە تەنها بدە. بەڵام جگە لەم تەحەدیاتەوە ئەیبینین مۆزوعی سیاسی بەغدا زۆر تێکڵاو بووە و ئەجندای خارجی زۆر هەیە، بەس ئەبینین هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان حتا ئێستا توانی زۆر شتێک گەرنگ بکە بۆ ئەمنیەتی کوردستان و ناوچەدا بڕاوەکانی دەرەوەی کوردستان. یەکەمین ئینجاز و گرنگترین ئینجازە کە پێشمەرگە توانی بگەڕێتەوە بۆ کەرکووک، بۆ خانەقین، بۆ زۆر شوێنەیەک و مرکزی تەنسیقی لەگەڵ جێشی عێراقی و قوات مکافحەتی ئێرهاب دابنیە. ئەو خوتوە هەر بەتەنها بە حەساوکە بە شتێکی زۆر گەورەیە، بۆ لەبەر ئەوە یەکەم شت حکوومەتی هەرێمی کوردستان بە فکرێکی ستراتیجی ئەم جارە مفاوضات ئەبێتە سەر. ئەوە یەکەمین بەرژەوەندی ستراتیجی هەرێمی کوردستان لە ئەوە زۆر گەورەترەکەی ڕاتبمان بێ و کەی ڕاتبمان نەوێ. شەهلەخان بابەتی ڕاتب، بابەتی بودجەی فەرمانبەران بابەتی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستان. ئایا بەغا یارمەتی دەردەبێ لەوەی کە ئەم کێشەیە لە هەرێمانە مینێ؟ حالیان بەغا عەجزێکی مالی زیاتر لە 50% هەیە. ئەوە عەجزێکە ئەگەر مجتمعی دووەلی قراری نەداوە کە عێراق هەر بە عێراقی بمێنێ، ئەوە ئەی دەولە لە عالەمە ئێستا ڕووخابوو. لەبەرەوەی ئەگەر بگەیتە لە 150 و ئەمە ئەرقامی ڕسمیە، معناتە تو ناتوانانی ئەسڵەن ئیدارەی ئەم دەوڵەتە بکە. ئەوە یەکەمین. دووەمین وەکووە باسمان کرد وەزعی سیاسی بەغدا، سیاسەتی ئەحزابە شیعەکان، ئەجندای خارجی لە قەراری بەغدا، قەراری سلم و حرب، قەراری اقتصاد، قەراری مفاوضات بەس لە بەغدا نیە، ئەجندای خارجی هەیە و لەبەر ئەوە ئەو قەرارە پەرت و بڵاوە ناتوانین ئێستا ئەگەر بەس سەیری کاظمی بکەین ڕەسەن بڕوە بڵێن بتوانێت مفاوضاتێکی بەقەوەت بکە ئەو بە بەرهەمی بکە لەگەڵ حکوومەتی کوردستان دەربارەی ڕەواتب. حالیان ئەم دوو سێ مانگی داهاتووە هەرێمی کوردستان وەکووا ئێستا ئاڕواتە پێشەوە و لەوانەیە چاکتریش بێ بۆ دوو مانگی داهاتوو حتا ئاخری ساڵ موضوع رواتب تحديد كريه لقل بغدا او كاتي شكاظميش اجيته مرحله كبتواني قرار سياسي بقوت بدا يكشتك زور بعجله
قرار صندوق نقد دولي، قرار بنكي دولي كقروض بدات عراق، قرارك بشرتوي وشرتكاني أويا كهمو قروض كان لقل هرم كردستان لقل مكونات تري عراق بدري أو شتيكي تازية ومجتمع دولي استا عراقي كردتا لائحيك كانت وانا أي مؤسسة دولية قرض بيه بدا فأول شتيك دولية إقليمية داخلية بم آسانا ناكري أبي لقلهم ولا كان هاو أو كبرين كار بكابو أو قرضان ورقري أشار خان بابتي كوتاي دميس لقل جناب باس كم أويش بابتي شاكسازية كالهريمي كردستان وحكومتي هريمي كردستان زور باسكا جيبجي كرديني أم شاكسازية بابي بشتواني عراق أكري چاکسازی لە هەرێمی کوردستان 2016 دەسی پێ کرد کە بەغدا خەریکی داعش بوو ئێمەش خەریکی داعش بوومان بایۆمەتری و دیجیتاڵی حکوومەت دەسی پێ کرد لەو کاتەوە فقراری چاکسازی بۆ هەرێمی کوردستان قرارێکی کوردیە قرارێکی حکوومەتی هەرێمی کوردستانە پەیوەندی نییە بە قراری بەغدا قراری چاکسازی لە هەموو دووەلی عالم قرارێکە زۆر کات ئەخاوێنێ و عینەن وایە لە کوردستان بەڵام جگە لەو تەحەدیاتەکانە جگە لە کۆرۆنا جگە لە ئەوەی بەجدمان نەهاتووە لە بەغدا ئەبینین حکوومەتی هەرێمی کوردستان سێ هەنگاوی زۆر گرنگ و استراتیژی وەرگردە یەکەم شت داهاتی ناوخۆی تەرتیب کرد سەیطەرەی لەسەر کرد ئەویش گەندەڵی و زۆر شتی لێ لابرد ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان کە داهاتی خۆیان بتوانن سەیطەرەی لێ بکەن دووەم تەنها وەکو بڵێ بڕیار نازانم تا ئێستا ئەو بڕیارانە جێبەجێکراون یاننا چۆن جێبەجێ نەکراوە کاکە تو بەجدت نییە ئەمە دووسێ مانگە بەغدا و لە ساڵێ زیاترە بەغدا مانگە ئەیدی ئاینێرێ و مانگێ ناینێریە ئەی تو چۆن مەسرفەکەی لەسەر حکوومەت چۆن ئەم پرۆژە ئەبەیتە ڕێوە چۆن ڕەواتب بداتە ئەگەر داهاتی ناخۆ ناڵێن لە 100% سەیطەرە لەسەری کراوە بەس هەنگاوێکی زۆر گرنگمان بردووە دووەمین شت کە گرنگە بۆ چاکسازی کە ئەبینین ئەو مؤسسەی پیرۆزە کە مؤسسەی پێشمەرگەیە ئیستەگەیەنەتە مەرحەلەیەکی زۆر گرنگ لە ئەوەی ئیعادەی هەیکەلیە سێمین شت کە دیجیتاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دەوائر و خصوصاً لە مەسئلەی ڕەواتب و عملیاتی حیسابی و پارەدانان ئەوە زۆر گرنگە کە بنەمایەکی بەقەوەت ئەومان هەتووە یعنی هەرێمی کوردستان و حکوومەت و هەرێمی کوردستان بەم فترەتوانی ئەم هەنگاوەکانە بدا کە کاتێکە بەغا ڕاتبت بە مانگێ و بە دوومان دەنێری شەهلەخان زۆر سوپاس بۆ کاتی جەناب شەهلاگوی شارەزاد لە بواری ئابووری حکومڕانی لە نێوەندی بازرگانی و پەرسەندنی نێونەتەوەی وهەروەها شارەزاد لە مدل ئیست ئینستیتیوت سوپاس بۆ کاتی جەناب زۆر مەمنون کاکە سوپاس بۆ دەرفەتە